یاریزانانی لە جوانی ئەوەی ئێمە تێبینیمان کردوێتن ئێستا زۆربەیان بە تایبەتی نوێکان زۆر زیادە ڕۆیی لە خواردن دەکەن. دەوێت پێش هەموو شتێک ئەوە بزانین کە بەدەستهێنانی ماسوولکە یاخود یاری لە جوانی بەلای ئێمەی لە جوانانەوە قورسترین وەرزشە. لەبەرەوەی تۆ دێی ماسوولکە دروست دەکەی، گەورەکردنی ئەو ماسوولکانەش پێویستی بە کاتە. کات ناتوانی بە هیچ شێوەیەک بە خێرایی بیبڕی. ئەو کەسانەی کە دەست بە وەرزش دەکەن بە ماوەیەکی کەم دێن ماسوولکەکانیان گەورە دەکەن. ئێمە بە ماسوولکەی تەندروستی نازانین. ماسوولکەی تەندروست ئەوەیە کە بە شێوەیەک تۆ بە درێژایی تەمەنت بتانی پارێزگاری لە جوانی و قەبارەی ماسوولکەکانت بکەیت. ئەوەی ئێستا کە زۆر دەبینین پەلە دەکرێت بۆ بەدەستهێنانی چێشی زیاد، ئەوەیان زیاد لە پێویست ئەزیەدانی جەستە و تەندروستی خۆتە. بەشێکی زۆر لە یاریزانانی ئێستا کە دەستیان بە یاری لە جوانی کردیە دەیانەوێت بە زووترین کات ماسوولکە بەدەست بێنن. هەر بۆیە پەنا دەبەنە بەر زیادکردنی جەمەکانیان. یاریزانەیە ڕۆژانە 6 جەم هەتا 8 جەم خواردن دەخوات. ئەگەر سەیری یاریزانە کلاسیکەکان بکەین تەنها 3 جەم بۆ 4 جەم خواردنیان هەبوو. تۆ نابێ خۆت بەراورد بکەی لەگەر پاڵەوانێکی وەکو فیل هێڵس یاخود هەر یەکەکی تر کە قەبارەی ماسوولکەکانی گەورەیە. ئەویش لە سەرەتا کە دەستی پێکردیە بە کەم خۆراکیەوە دەستی پێکردیە. ئەوەی ئێستاکە کە هەیە بەداخەوە زیادە ڕۆیکردن لە خواردن کە زۆربەی یاریزانان پەیڕەوی دەکەن خۆ ئەزیەتدانە پێویستە هەڵوێستی لەسەر بکرێتن. لەبەرەوەی ئەو کاتە دیاریکراوەی کە بۆ تو دانرایە بۆ زەمێکی خۆراک کە دەیخۆی چەند سەعاتت پێویستە تاکو لەگەدەت هەرسی دەکەیت کە وەکو لەشت سوود لەو خواردنە دەبێنی تۆ دەی ئەو نیزامەی لەشت تێک دەشتێنی